لەگەڵ ڕێز و سڵاو لە حقیقەتدا کۆمەڵێک فاکتەر و کۆمەڵێک ڕووداوگەلێک بوون لە ساڵی 1970 کە ئاخرەکە گەیشتە ئەو ئەنجامێک کە شۆڕشێکی گەورە لە ئێرانێکی 50 ساڵ لەژێر سەیتەرەی ڕژیمی پاهلەوی باب و کووردا تەواو بێت و بڕوخێت. حقیقەتەوەی ئەو ڕووداوگە لە هەم ناوەچی و هەم ناو ماڵ بوو هەم ئیدەرەوە بوو و هەردووک لایەن تیاندا دەستیان هەبوو کە کە ئەم ڕێژیمە لە ناوبەرن. ئەو ڕووداوگەلەی کە لە ساڵانی 1970 و 1970 و ئەوانە هاتە کایەوە وای لە غەرب کرد کە پێی وابوو کە ئیتر ئێران ناتوانێت لەو جەزیرە ئارامیشەی بێت کە ئەوان بۆیان دانابوو و ئەو ژاندەرمە بێکە ئەوان دایان نابوو کە لە خلیزی فارس و لە ئاوەکانی گەرمی خواروی ئێرانەوە بتوانێت ئەو ڕۆڵی خۆی هەبێت. لە ئاخرۆخری ساڵانی 1970 کۆمەڵێک چالاکی سیاسی وەکو چریکی فیدایی خەڵق وەکو مجاهیدینی خەڵق کە پێیان دەوتن مارکسیستای ئینقلابی شاوای پێدەکتن لە ئێران سەری هەڵدا بوو و ئەوە بۆ ئەمریکا خەتەرێک بوو کە ئێران خەریکە نائارام دەبێت و ڕووس و سۆڤێت خەریکن نفوز دەکەنە ناو ئێران و ڕەنگە شۆڕشە بکرێ بە نەفعی اتحادی جەماهیری شوڕەوی کە ئەو دەم شەڕێکی سارتە بوو دەبیندا و ئەمریکا و شوڕەوی هەمیشە دایم لە بەربەرەکانیدا بوون لەوەی کە کامیان بتوانن سەیتەرە بەسەر ئێراندا بکەن. ئەم سەرهەڵدانە و حتا تەنانەت چەند جارێک سەرهەڵدانی خەباتی چەکداری لە شمالی ئێران و لە جەنگەڵەکانی شیمالدا ئەوە هۆکارێک بوو کە خەڵک وردە چاوجۆی دەکراوە. دوو ئەوەی کە گەندەڵێکی یەکجار زیادە لە حەد لە بنەماڵەی پەهلەوی ڕوویدا بوو و زۆر زەق بوو ئەو گەندەڵیانەوە کۆمەڵانی خەڵک کە زۆر لە زۆر مەناتقی وەکو بلوچستان و کوردستان و ئەو ناوانە و کەویر و ئەوانەدا زۆر لە فەقر و فەلاکەتدا دەژیان بەڵام شازادەکان و خوشکەی شا و کوراکانی و بۆ خۆی و خانەوادەکەی لەو پڕی عەیاشیدا لە تاران و لە کابارەکان و لە سەفەراتی ئەوروپا و ئەمریکادا دایان گوزەران. ئەوانە هەموو هۆکارێک بوون کە تەیاری ئیسلامی کە لە ساڵی 1342 شەمسی شا تەبعیدی کرد بوو خومینی تەبعید کرد بوو بۆ بەغدایە بۆ نەزەفێ بۆ عێراقێ ئەوانەش وردە هاتن وە دەست و پێیان کرایەوە بۆ ئەوەی کە بتوانن حرەکەتێ بکەن و دژایەتی لەگەڵ شای زیاد بکەن. ئەوەی کە مزاهرات و سەرهەڵدان و ناڕزایەتی لە ناوەوەی ئێران دەستی پێکرد ئەوە هیچ جێشک و گومان نییە کە یەکەم جار لە قۆم و زۆربەی ئەوەی کە لە ڕێبەندانی خێناوی لە تەورێزێدا سەری هەڵدا بە بۆنەی چلەی ئەو چەند کەسێکە لە قۆمێک کوژرا بوون و دواتر پێشتر لە تەعزیەی کوڕەکەی خومینیدا لە تەورێزێ کە کرا حقیقەتەوەیە کە لە ناوەوە سەری هەڵدا بەڵام ئەوەی کە لە دەرەوە ڕابەدڕوونیایی کە من دڵنیام لەوەی کە پاڵیان پێوە ناوە ئەوە بەستەری ئەوەیان دروست کرد بەستەرێکیان بۆ ئەوە ڕێک خستکە کە ببێت بە شۆڕشێکی سەرتاسەری لە دەرێڕا هاوکاری کرایمە لە بیربانە ئەو کاتی یادە لە حەد BBC مۆزوعەکانی پەرە پێدەدا زیادە لە حەد پوششی پێدەدا BBC و هەموو ڕۆژێ ڕۆژە دووجار لە ڕادیۆ BBC کەوتم هەت سارەجێک دی و سەعاتیش بوو و ئەو خەبەرانە و تەزاوراتەکانی زیادە لە حەدی خۆی گەورە دەکردەوە و بە خەڵکی دەکوت و ئەوە بۆ خۆی تەسیرێکی گەورەی هەبوو لە ئەوەی کە تەزاوراتەکان ڕۆژ بە ڕۆژ و چلە بەچلە گەورە بێتەوە بەڵام عاملی دەرەکیش هەر هەبوو و لە دەرێ وەژڕا وڵاتانی ئوروپایە بەتایبەت ئەوانەی کە دژی سیاسەتی نەود یا ئۆپیکی شای بوون کە شانەوتی گران کردبوو و پێیان وابوو کە شاوردە دەبێتە ژاندەرمێکی گەورەوە دەبێتە غولێک لە ناوچەکەەوە جوابی غەرب ناداتەوە ئەوانش تاسیرێکی یەکزاریان ئەوەی کە چین و توێژێک لە شۆڕشی
1970 دا بەشداریان کرد هەیقەدە و لە پێشدا لە بیدایەتەوە هەتا مانگێکیش مانگونیوێکیش زۆربەی دانیشتجوو تەلەبەی زانکۆکان و دانیشگای تاران و بە تایبەت دانیشگای تەورێزە من کە خۆم ئەو کاتی لە تەورێزە دەمخوێن و دانیشتجۆکان دەورێکی یەکجار سەرێکیانە بوو تەنانەت شعارەکانی زۆر مارکسیستی و کۆمونیستی و چەپایەتی لێدەباری بەڵام دواتر هەیقەت ئەوەیە کە بە توێژێکی فراوان لە سەرتاسەری ئێران و بە تایبەت لە تەورێز کە ئایەتوڵایەکی وەکو شەریعەت مەداری کە موجتەهید بوو کە مەرجەع بوو ئایەتوڵا شەریعەت مەداری ئەویش لەوێ بوو ئەویش پاڵی بە مزایەرچەکانەوە دەنا وردە وردە توێژی بازار تێکەڵی تەزاورات بوو بە ماسیەوەی کە توێژی بازار و کەسەبە و دەوڵەمەندەکانی بازار هاتن ئیتر شیعارەکان گۆڕان شیعاری یەکێتی اتحادی مبارزە شۆڕش و سەرکەوتنی کە شعارێکی چەپی بوو وردە وردە بوو بە شیعاری ئەوەی کە نێهزەتی ما حسینیە و ڕاهبەرێ ما خومینیە و ئیتر ئەوە شۆڕشەکەی شۆڕشێکی حسێن ئیمام حسێنیە و ڕاهبەرەکەمان ئیمام خومینیە وردە وردە ناوی ئیمام خومینی بوو بە سەروێردی زمانی هەموو خەڵکەکە لە سەرتاسەری ئێران و خەڵکی بازار و توێژەکانی دیکە کرێکار فەقیر هەژار تەلەبە دانیشتجوو هەمووی هاتنە ناو تەزاوراتەکان هەر لە کاتە سەرەکیەکانی و بیدایەتی کاتەکان کە شۆڕش وردە وردە خەریک بوو جەماوەری دەبوو خەریک بوو هەموو شارەکانی ئێرانی دەگرتەوە بەڕێی من غەرب تشخیصی خۆیدا بوو غەرب هاتووە ڕەهبەری کرد غەرب هاتووە دەستی بەسەر شۆڕشەکە داگرت و لە عینی حاڵدا نیگەرانێکی یەکجار زۆری هەبوو کە چەپ کۆمونیست دەست بەسەر و شۆڕشەیدا نەگرێ و بۆ خۆیان هاتن و هەر لەوەیدا کە هیچ ئالتەرناتیوێکی دیکە نەبوو جێپەی ملی ئەوە نەبوو و ئەوانە زۆریان بەقا بەوەی نەدەکرد کە ئەوانیش ڕەنگە بەرەو سۆسیالیزم نەچن یا مەسەڵەن دژی غەرب نەبن ئەگەر سۆسیالیزمیش نەبێت دژی غەرب زیاتر دەبن ئەوەیە کە هاتن باشترین ئالتەرناتیویان بۆ خۆیان دروست کرد و باشترین بەرەی کە دەتوانێت دژی هەموو مافەکانی ئینسانیەت و سۆسیالیزم و سێکۆلاریزم و ئەوە بێت هاتن دیتیانەوە لە ناوچاوانی خومینیان دیتەوە لە نەجەف و هێنایان بۆ پاریزدایاننا و ئەمە هەر لەو کاتیڕا جەهەتداری بە شۆڕش و تەسلیمکردنی هەموو شۆڕشەکە بە تەیاری خومینی و بە ئیسلامیەکان ئەوە ئیتر معلوم بوو و ئەوان دانابوو ڕێ و شوێنیان بۆ دیاری کردبوو و هەرواشی لە هات بە تایبەت ئەمریکا و ئینگلیس هەرگیز ناشادۆتەوە کە چ وەحشەتێکیان لە ئینقلابی سۆسیالیستی و کۆمونیستی هەبوو ئەوان دەیانزایی لە حەربی عالەمی یەکەمدا کە بە تایبەت لە دووەمدا کە ئینقلابی ئۆکتۆبر سەرکەوتو بوو و ستالین لە سەرکار بوو و نیوەی دنیاە دابەش کرا بەسەر شەرق و غەربدا ئەوان دەیانزانی کە ئەگەر ئێران لێی گەڕەنجلەوی شۆڕشەکەی بۆ بەردەن ئەوە بە دڵنیایی شەرق دێ و ئەو شۆڕشەی دەبا بۆ خۆی و پایگایەکی تەواو دوور و درێژ دراز مدەت لە ئێرانێ بە نەفعی سۆڤێت دروست دەبێت بۆیە ئەمریکا حەقی نەبوو کە لە شۆڕشێکی سۆسیالیستی یا لە شۆڕشێکی کۆمونیستی بترسێ چونکە ئەگە ئێران شۆڕشێکی مارکسیستی یا شۆڕشێکی سۆسیالیستی تێدابایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە زۆر بەپەلە زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دەگرتەوە ئەو مەکانەی کە سەروەت و سامانی زۆربەی سەروەت و سامانی دنیای تێدا کۆبووتەوە لە دەست غەرب دەچوو و ئەو دەمی ئەوە دەچوو بۆ بەرەی شەرق ئەوەیە کە ئەوان حەقی خۆیان بووکە لەوە بترسێن بۆ ئەوەی کە شوڕەوی ئێران نەبا بەرەو خۆیەوە و ئەگە شوڕەوی ئێرانی بردایە بەرەو خۆیەوە ئێران انقلابێکی سۆسیالیستی تێدا کرابایە بە دڵنیایی زۆربەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشی لە ماوەیەکی زۆر کەمدا دەگرتەوە بەڵێ بە هۆکاری ئەو زەرق و بەرقە زۆرەی کە ڕژیمی شا لە ساڵەکانی ئاخرێدا و لە دەهەی 1340ەکانەوە و پەنجاکانەوە لە ئێرانێدا پەرەی پێدا بوو عەیاشی ئازادی ژنان دەست پێکردن لە دەنگدانی ژنان و ئەوانەوە کابارەکان و نازانم هەموو ئەو ئامراز و کەرەسانەی کە بەرەو بێدینی بەرەو سێکۆلاریزم دەڕوا ئەوانەی پەرە پێدا بوو و تازادەیەکی زۆر بەشێکی زۆر لە توێژی کۆمەلگا ناڕازی بوون لە هەموو ئازادێک کە بە تایبەت درابوو بە ژنان بەو هەموو
وێل خەرجی بەو هەموو عەیاشەی کە لە ئێرانێ دەکرا حقیقەت ئەوەیە کە زەمینەیەک ئامادە بوو لەباری دینیەوە کە خەڵک تووڕەیی و بێزاری خۆی لە نیزامی پەهلەوی لە نیزامی بنەماڵەی پەهلەوی لە تارانێ و لەو هەموو گەندەڵانە دەرببڕێ و ئیسلام بۆ ئەوە بوو بێتە بیانوویە بوو بە بیانوویەکە زۆر زوو لە شۆڕشەکەدا لە ساهر بیدایەتی 1970ەوە ئەوە زۆرتر زەق بێتەوە و ببێتە خۆراکێک بۆ ئەو خەڵکانەی کە ناڕازی بوون لەم هەموو ئازادی کە لە سەردەمی شای درابوو بە زۆربەی توێژەکان هەموو ئازادێک درابوو بەس ئازادی سیاسی نەدرابوو ئەوان شادێک و دێکوتەر چی بڕۆن دەیکەن بیکەن لەو ئێرانێ بەس باسی سیاست و باسی بنەماڵەی پەهلەوی مەکەن ئەوەیە کە ئەمە زەمینەیەکی خۆش کردبوو بۆ ئەوەی کە بەڕاستی ئیستفادە بکەن و سوء ئیستفادە بکەن هەم غەرب هەم مەلاکان هەم تیاری ئیسلامی کە بێن و ئەوە بقۆزنەوە و دژایەتی شاو بنەماڵەکەی بە دینی ئیسلام و بەخوا و بە پێغەمبەر و بە تایبەت کە ئێران مەذهبی شیعەی زۆرتر ئەکسەریەتی مەذهبی شیعەیە و بە مەذهبی شیعە ئەوان بتوانن بربەرەکانی بکەن لەگەڵ نیزامی شای بەڵێ لەو ماوەی ئەو یەک ساڵەیدا کە شۆڕش لە ئێرانە بەردەوام بوو یەکجار زۆر توانیان ئیستفادە لە مەذهبی شیعە بکە بە نەفعی خۆیان بەڵێ من عەرزم کردن کە هەر لە مەسەلە و لە چەمکی دین و شیعە توانیان ئیستفادەیەکی گەورە بکەن و بەتایبەت کە ئینگلیز کە پسپۆر و خەبیری ئەوەیە کە لە جێلاندنی خەڵکدا لە وڵاتانی زۆر دوورەوە لە زمانی حربی عالەمی یەکەم و لە زمانی ئیستعمارەوە ئەو تەجروبە گەورەیەی هەبوو ئینگلیز کە بتوانێت خەڵک گەوز بکە خەڵک جێلاندنی خەڵک یەکێک لە ڕشتە سەرەکیەکان و تەخەسوسی ئینگلیسیەکان بوو بەڵێ غەرب بە تایبەت ئینگلیز دەورێکی سەرەکی دیت لەوەی کە قسەکانی خومەینی لە ماوەی 24 سەعاتدا ئەو دەم نەفاکسە بوو نە تەلەفۆن نەبوو نە ئینترنێتە بوو هیچ شتێکی ئەو تۆ نەبوو بەڵام ئەو دەیتوانی کاسێتی نەوارەکانی خومەینی کە 20 دقە 30 دقیق قسە دەکرد لە ماوەی ئەو ڕۆکانە لە نەجەف قسەی دەکرد سبەینە لە تارانێ بڵاو دەبەوە لە تەورێزێ بڵاو دەبەوە کاسێتەکان داهاتن لە ماوەی کەمتر لە سەعاتێکدا بە میلیۆن کۆپی لەو کاسێتانەوە هەڵدەگیرا و ئەوە هەمووی یارمەتی بەڕاستی بە تایبەت ئینگلیسی تدا بوو و سەفارەتی ئینگلیس و ئەمریکا لە تارانێ و لەگەڵ پەیوەندیە کە دروستیان کردبوو لەگەڵ ئەو مەلایانەی کە ئازاد بوون و لەگەڵ ئەو مەلایانەی کە دژی ڕژیمی شابوون بەڵام لەناو خودی ئێراندا بوون وەکو بەهێشتی و ئەوانەدا تەماسی وەک ڕەفسەنجانی تەماسێکی زۆریانە بوو کە ڕەفسەنجانی لە زیندان ئازاد کرا دواتر ئەمانە هەمووی غەرب و ئینگلیز بە تایبەت دەورێکی سەرەکی دەدید لە ئەوەی کە تیاری شیعە بە قووەت بکە و یارمەتی تەزاوراتەکان بدا بۆ گەورەکردنەوە و گەورەکردنەوەکەی بەڵە غەرب و بە تایبەت ئینگلیز دەورێکی یەکجار سەرەکی هەبوو لەوەی بەڵێ ئێمەش لە کوردستان زۆر زوو توانیمان کە ئەمەش بەشێک بین لەو شۆڕشە بە تایبەت ئێمە کە زۆر داغدار بووین ئەمە هێندە لە مێژ نەبوو حوتەش ساڵێک بوو کە شۆڕشی کاک سولەیمانی موعینی و کاکسمانی شەریفزادە و مەلا ئاوارە بە شێوەیەکی زۆر دڕمدانە لە منتەقەی موکریان و خانی و سەردەشتی تێکشکا بوو زۆر بە نامەردی ئەوانە مەیتەکانیان هێنابوو لە شارەکانی وەکو ساڵاغەدایان جێڕا کە من خۆم لە بیرمە ئەو منزەرانە کە مەنازرێک بوون کە زۆر قێزەون بوون زۆر کە مەیتی ئەو شۆڕژگێرانە مەیتی ئەو پاڵەوانانە داهێنان لە شارەکانی وەکو مەهاباد و سەردەشت و خانەدایانجێڕا بۆیە خەڵکی کورد بەڕاستی داغدار بوو و خەڵکی کورد هەر لە زمانی قازی محەممەدەوە و پێشتریشی بە تەمای مافەکانی نەتەوایەتی خۆی بوو هەمیشە و دایمافی نەتەوایەتی کورد هەمیشە و دایم یەکێک لە هەرە فاکتەرە گرنگەکان بووە کە شۆڕشەکانی گەلی کوردی پێ بجوڵێنرێت و ئەوە لە شۆڕشی ئێرانشدا دوای شاری تەورێز و ئیسفەهان و ئەوانە وردە بەهۆی مردنی شۆڕژگەرێکی کۆن و زیندانێکی کۆن بە نێوی کاک عەزیزی یەسفی کە ساڵانی ساڵ لە زیندانەکانی شادا بوو بە نەخۆشی ئازاد کرابوو دوای 23 ساڵان ئەوە کە بە مەرجی خۆی لە تارانێ مرد جەنازەکان هێناوە مەهاباد ئەوە بوو بە ئاگرێک بوو بە جریقەیەکە شۆڕژ لە شارەکانی کوردستانی دەست پێ بکە و بە تەواوی تا ئاخر لە عەزەوە تا ڕووخانیشا کوردەکان لەسەر جادە بوون و کوردەکان بەشدارێکی زۆر فراوانیان کرد لە شۆڕشی 1970.
ئێمە ئەوڕۆ دوای 40 ساڵ دەبێ بەڕاستی پێ لەسەر ئەو ڕاستێدا بنین کە چۆن خومینی دەوری هەموو ئەحزابی سیاسی لێدا بۆ خۆی بوو بە ڕاهبەری ئەو جەریاناتانەوە بۆ خۆی شۆڕشەکەی لە دەستەوە گرت ڕاستە هیچ ئەو لاولای تێدا نییە کە فاکتەری دەرەکی یارمەتی دەرێکی گەورەی خومینی بوو بۆ ئەوەی کە خومینی بتوانێت سەرکردایەتی و شۆڕشە بەدەوە چونکە ئەو لە پاریسێ هێندەی بڕوا بەوە نەبوو کە ئەو دەبێتە ئەو خومینی کە ئەمڕۆ هەبوو یا دواتر دوای ڕۆژی دوای ئینقلابە بوو ئەو زۆر وعدی دەدا حتا بە چەپەکان قوتبزادە و بنی سەدر و بازرگان و ئەوانەی هەموو لە دەور بوو و زۆر وعدی دەدا حتا مجاهدینەوەوانەی هەموو لە دەور بوو وعدی دەدا کە من کارم بە سیاست نییە و مەلا نابێت بێتە ڕێی جمهور و مەلا نابێت بێتە سەرۆک وەزیران و ئەوانەی دەکوت بەڵام دواتر لە هەمووی ئەوانە پاشگەز بووەوە و غەرب پێی کوت غەرب پێی کوت کوتی ئەمە تۆما بەوە نهێناوە پشتیوانیمان لە تۆ نەکردووەکە ئاوە بە زووی مەیدان چۆل بکەیت تۆ دەبێت ڕاهبەری ئەو جوڵانەوە بی و دەبێت مەلا دەست بەسەر هەموو جمگەکانی دەسەڵاتدا وەکو پارلەمان وەکو حکوومەت وەکو ڕیاسەتی جمهوری و هەموو ئۆرگانەکانی حکوومەتدا بگرێت و ئەو کارایان پێکردن بەڵێ خومینی توانی و لە زەحفی جەریاناتی دیکە کە نەیانتوانی بربەرەکانی ئەم سیاسەتە گەورە و ئەو تەوتە گەورەی غەرب و مەلاکان پێکەوە بکەن ئەویش حقیقەت ئەوەیە کە دەبێ پێ لەسەر ئەوەدا بدەین کە جەریاناتی سێکۆلار جەریاناتی غەیرە ئیسلامی ئەو هێز و توانا و ئەو سیاست و ئەو ژیریان نەبوو کە بتوانن بە بەرنامەی چاکیدا ڕێژراو بتوانن کە هەموو سیاسەتەکانی غەرب و مەلاکانیان بۆ نەچێتە پێش و ئەوانیش بەشێک بن لە دەسەڵات و ئەوان بەشێک بن لە ئەوەی کە نەیەڵم بە تەواوی ئێران بکەوێتە ئەو سیاچاڵ و بگەوێتە ئەو تاریکەی کە ئیسلام بەسەر ئێرانی داهێنا. زۆر سوپاستان دەکەم.